بەڵێ گوڵستان ئێستا من لە بەردەم پارکی شانە دەرم ژمارێک لە چالاکوانان و مامۆسایان و هەروەها خەڵکی ئاسایی کۆبانێ لێرە کۆبوونەتەوە لە بەرامبەر قەدەغەکردنی ڕوودا و لە کۆبانێ ئەوان داواکەن جارێکی دیکە ڕوودا و بگەڕێتەوە نێو کۆبانێ و کارەکانی لە کۆبانێ بەردەوامی پێ بدا چونکە ئەمان خۆشیان دەڵێن ڕوودا و یەکەمین کەناڵ بوو کە توانی هەواڵ و نوچەی تایبەتی کۆبانێ بام و دنیا بگەێنێت و یەکەمین کەناڵ بوو کە یەکەمین کەناڵی کوردی بوو کە توانی هەواڵی ئازادکردنی کۆبانێ بگەێنێ ئەوان لەسەر ئەو پۆستەرانی لەسەر دەستیان نووسیوانە نووسراوە ڕوودا و دەنجی کۆبانیە ڕوودا و چاوی کۆبانی چاوی بەرخودانی کۆبانیە ڕوودا و سمبولی شەیدانی کۆمبانیا بێگومان گوڵستان ئەوانەی کە لێرە ئامادەن لە بەردەم ئەم بارانە کۆبوونەتەوە چونکە ئەیانەوێت جارێکی دیکە کۆبانێ ڕوودا و لە نێو کۆبانێ دەنجی خۆی هەبێت ئەوە من پێم خۆشە بچمە لای دوان لەوانەی کە لێرە ئەم گردبوونەوەیان ساز کردو مامۆستا سڵاوت لێبێ ببورن بێنە ئێرە ئێوە چۆن بوو هەڵوێستان وەرگرتووە بەرامبەر با قەدەغەکردنی ڕوودا و لە کۆبانێ بەشیدام سپاسیاوە دەکەن کە کەناڵێ ڕۆدا و کەناڵێ ئۆریانت ئێکۆ بریار کەنتۆنی کۆبانی دەرکەتی بێن قەدەغەکردن بێ لە کۆبانی ئەمزانن بەرخۆدانە کۆبانی ناونیشانە ناودەولەتی بوو بە دەنگی ڕۆدا و یعنی ملت ئێمە میدارێمە کۆ دەگوتن ئەمەر کال و ڕۆدا و بڕاستینی ئەو میدارانە ئەو تشتانە حەبسکردنە ئەم لە هێڤینە بڕاستینی ئەو کەسێ هەنا عوقەلە قەرارێکی نەیاسایی بوو قەرارێکی دژی یەکبوونا کورد بوو دغزمەتی دژمندا بوو ینی ئەم لە هێڤینە بڕاستینی ئەو کەسێ هەنا عوقەلە حکەماک دەپایە دەدا ینی vê biryarê leğî bikin vê biryarê xwe bisekirînin û roda vegerê karê xwe li Kobanî heme şarê rojava bike. زۆر سپاس بۆ هەڵوێستی جەنابەت پێم باشە تۆ باسی ئەوم بۆ بکەی کە ئەم بڕیارە بوو چۆن بوو پێکەوە قسەتان کرد ڕای ئێوە چییە لەسەر قەدەغەکردنی ڕوودا و لە کۆبانی بڕاستی ئەم وەک چالاکوانێ خەڵکی کۆبانی و تەلەبەیە زانکۆی سەلاح الدین ئەم هیرۆ ئامادە بوون بن vê بارانێدا ku ئەم تەکید بکەن ku ئەم ینی دژی vê قەرارێنە ku قەدەغبوونا ڕادا و لە شاری کۆبانی بڕاستی ڕادا و ئێشا ملەتێ کۆبانی دەرخست ڕادا و یەکەمین کەنار بوو ڕێزگاربوونا کۆبانی بەلاف کرد ناو عالەمێدا ینی ئەس دەبێژم دەما ku me dibîst emer kal û rada û Kobanî di zakîra her zarokekî xelkê Kobanî de bû. زۆر سپاس بێگومان گوڵستان لێرە خانمانیش لێرە بەشدارن ئەو لە دەستی خۆی نووسیوێتی ببوورە کاگەمان چەندێک ڕێگەم بکە نووسیوێتی ڕوودا و دەنجی کۆبانیە تۆ چۆن بوو وەکو هاوڕێکانت لێرە ئەتەوێ هەڵوێستی خۆت دەربڕی فەرموو وڵا زۆر پێمە خۆشوەم هاتبانە هەموو vê دەرێژ بۆ خاطرە ئەم بژێژن و دەنگێ ڕۆدا و هەر بیدایەت کۆبانی بوو نوکە gelek شەرمەزار دکن ئەو کاری کرین پەیەدێل wê derê ڕۆدا و ژی و ئۆریانت jî هەردوو حاضر نەبن نوکانی هەر تشتێکی کۆبانی چێ ببەر جاوێ ڕۆدا و هەر wê derê بوو مە هەموو کە پێزانی بوو ji ber ئەم مجموعات طلابê صلاح الدین و جەماعەت خۆرتێمەیە کۆبانی ئەم هەموو پەورە هەردوومە وەکە پێشندانێکی vê derê ئەم کرد بۆ خاطرە ئەم دەنگی خۆ بگەێنە هەمووی کۆبانی ڕۆدا و ئۆریانت هەر بزەفرە جارێکە دی کۆبانی زۆر سپاس دەکەین بێگومان گوڵستان ڕوودا و کاتێک لە نێو کۆبانی بوو لە هەموو ساتەکان داتوانیوێتی هەواڵ و زانیاری بگەێنێت یەکێکی دیکە لەو بابەتانەی کە بەشێک لە ئەممانی و لێرە گردبوونەتەوە یەکێکی لێکە لە گرسپیە ئەو بۆ ئەو هێرشە بزانم ئەو چۆن ئیدانەیەەکە پێم خۆش ئەگەر کات هەبێ ڕای ئەوی شوەرگرم ببوورە بیتە ئێرە قسەی تۆ چییە لەسەر قوربانیژی ناو دەکەتن ئەگەرتنەرین ئەوە لەسەر vê بابەتێ بستێنێ ژمارە بوومە چ زانیاریت هەبێن لە گرێسپی ڕای تۆ چیە لەسەر ئەو هێرشەی داعش بۆ سەر گرسپی تۆ چی ئەڵێ قسە چیە لەسەرەوە وڵام ئەم دەبێژمە شەرمەزا دەکەن ئەوە وەکی ڕۆژە غەدرێ ئەوێ وەکی کۆبانی بێت ئەوە تکراری دەکەن لەسەر حالەکردن مەسەلەن قسەی تۆ چیە لەسەر ئەو هێرشانە و پێت وایە ڕۆژئاوای کوردستان تا چەند بەردەوام لەم هێرشانە دەبێت کورد بەرخودانی زیاتری هەبێ بۆ ئەوەی ئەم هێرشانە کەم ببنەوە ئەگەر ئەو هێرشانە کەم بن یەکەتیە گەلێ کوردکارەگە ئەگەر یەکەتی ناو گەلێ کورد شێ نەبێ ئەم تجاریژی سەر ناکەوێت ئەو ئێریشی کوژ دەبێت ئەم بێن وەکی ئێریشی سەر داش سەر گرسپی کریا ئەوە هێریش یانێ بێم چاوەتە ئەوی مەنیە ئەم زان بە چ ڕاکاندن تشتێک نینە زۆر تۆ ماڵباتی ئێوە ئێستا لە گرسپین یاخود لە باشوورن یا ئەو کەس و کارانەی کە لەوێن هیچ قسەت لەگەڵ کردوون لە گرسپی بەڵێ من قسەی گەلک نەفەری بوو برادری خۆ کردە ئەوە گوت گۆ ڕەوشیوان باشە بەس لە گەلک عائلەی زەرەر بوونا ئەم بێن هەیانی تازە بێن پێنجی کەس
ئەو داعشی ئەوە کوژایە هێ ئەم خۆ تەفجیر کردیان ئەو بتیاری ماڵی واندای ئەو قەناسی سەر ماڵیوان تیارەی لێدای ئەوە ماڵ هەمی چنە یعنی هەمید بندە کوژانە. سپاس دەکەم دەگومان گوڵستان لە ڕۆژئاوای کوردستان ئەم پشگیریە کە لێرە هەیە و من پێم خۆشە ئەگەر کاتە بێ کەسێکی دیکەش وەرگرم لەسەر ئەوەی قسەی تۆ چییە لەسەر ئەوەی کە لە ڕوودا و ئێستا لە کۆبانێ وەستێنراوە و قسەی تۆ چییە لەسەر ئەوەی کە ئەڵێن خەڵک شکاتی لە ڕوودا و کردووە یعنی نیان هێشتووە خەڵک پێی خۆشنیە ڕوودا و لە کۆبانێ کار بکە قسەی تۆ چیە لەسەر برام سپاسی ڕوودا وتکەن و ئەم شەرمەزارن ئەو کاریکردنە برێمە پەیەدە ینی متخۆزن باس لەواکرێت کە خەڵکی کۆبانێ وای کردووە شکاتی کردووە ئێوە قسە چێتە و خەڵکی کۆبانێ ئەم خەڵکی کۆمانیا ڕوودا و دەنگی قسەتەوە ینی هەرەی پیشی و مەبوو مەسە چ دەردکاتی پیشی ڕوودا و بوو مەژعەمەرکال و بەریگیان چ دەردکات ڕێزگاردنە کۆبانی بەریگان وی ملومە پیشاندا مەسەرەن دخوازن ینی ڕوودا و vەگەرێ برێمێ پەیەدە vەگەرن ڕوودا و دەنگی ملەت vەگەرەیە سپاسی ئەوەتکن سپاسی ڕووداوتکن گوڵستان بەوەی دەبوونی کاتەوە من ناتوانم ئەوانەی دیکەی کە لە دەورم منوەریان بگرم بەڵام هاوکات ئەوە پەیامی ئەوانەیە کە ئێستا قسەیان کردەوە پەیامی ئەوانی دیکەشە هەر بۆیە پێکەوە لێرە کۆبوونەتەوە لە بەرەم بارانە ئەوانی واخوازن جارێکی دیکە ڕوودا و دەنجی لە کۆبانێ بڵند بێتەوە.